سڵاو هاوڕێیان، شانانەتان هەبوو لە دوای سێرجریەکەتان یان لە دوای عملیاتەکەتان پێویستە ئاگاداری دکتۆر بکەنەوە بە زووترین کات. نیشانەکانیش ئەوانن کە یەکەم دڵتێکەڵهاتن و ڕشانەوەی بەردەوام، دوو هەموو سەعاتێک 1 بۆ 2 ئۆس ینی ڕقەمێک بۆ 2 ڕقەم ئاو بخۆوە کە بەخەبەر بووی، ینی کاتانی کە بەخەبەری ڕقەمێک بۆ 2 ڕقەم ئاو بخۆوە هەموو سەرە سەعاتێک. سێ ئازارێکی زۆر کە بە دەرمانی ئازار شکێن چارەسەر نەکرابێت ئاگاداری دکتۆر بکەوە. 4 سووربوونەوە و ئاوسان کە کونی عملیاتەکانت کە کراوە کە 6 کونە لە سکت کە هەر مادەیەکی شل و لینجی لێ هاتە دەرێ، ینی ئینتیهاب بوو یان ئاو بوو یان زەردایی بوو، هەر شتێک بوو کە زانیت بەردەوام ئەوەی لێدێ ئاگاداری دکتۆر بکەوە. 5 ئەگەر تایەکی زۆرت لێهات لەسەر و پلەی 105 پلە گەرمیەکەت زیاتر بێت ئاگاداری دکتۆر بکەوە. 6 سکچوون بۆ ماوەیەکی زۆر، مەسەلەن لە 24 سەعاتدا ینی لە شەو ڕۆژێکدا تۆ بە بەردەوامی سکچوونت هەیە و لەگەڵ سکچوونەکەت هەندێک خوێنیش دەبینی لەگەڵ پیساییەکەت، ئەوەش ئاگاداری دکتۆر بکەیەوە. 7 سووربوونەوە یان شینبوونەوە لە بەشی خوارەوەی قاچەکانمان یان ئازارمان، ینی لە خوار کڵاوەی ئەژنۆمانەوە ئەگەر نیشانەیەک ینی مەسەلەن سووربوونەوە هەبێ یان مۆر شین و مۆر ببێتەوە خوێنی ینی ڕابوەستێ، ئەو نیشانەی خوێنمەیینە و هەندێک جار ئازارێکی زۆر لەگەڵە خوێن بە تەواوەتیانی هاتوچۆ ناکە، ئەوەش پێویستە ئاگاداری دکتۆر بکەیەوە. 8 سەر و سک یان خوار و سنگ، خوار و ئێسقانی سنگت ینی ئاوا ئێرە هەر کاتێ ئاوسانی پێوە دیار بوو یان سوور بۆوە ئەبێ ئاگاداری دکتۆر بکەیەوە. یان بوونی خوێن لە میزەکەتدا، ئەوە ژمارە 9 بوونی خوێن لە میزەکەتدا پێویستە ئاگادار بی. یان هەر شتێک کە زانیت ئاسایی نەبێ بەلاتەوە، یعنی ڕۆژانە بە بەردەوام ئەو حاڵەتانە نەبینی کە لەو ڕۆژەیە دەیبینی، پێویستە ئاگاداری دکتۆر بکەیەوە بۆ باشترین کاتکان، یعنی بۆی عملیاتەکەت بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە بچێ. لە دوای عملیاتەکەت پێویستە خاڵانە جێبەجێ بکەیت. و چەند خاڵێکی زۆر گرنگمان هەیە، یعنی ئەوانی کە باسمان کردن ئەو خاڵە، ئەگەر ئەو شتانە تیا ڕوویدا ئەتوانین تەلەفۆن بکەی بۆ دکتۆرەکەت یان مەسجێکی بۆ بنێری، پەیوەندی پێوە بکەی و پرسیاری لێ بکەی بڵێ ئایا ئەمانە ئاساییە. لەوانەیە هەندێک جار ئاسایی بن، لەوانەشە ئەگەر حاڵەتەکە زۆر بێ پێویستە بچێت خەسخانە. و هەندێ 3 خاڵی زۆر گرنگمان هەیە کە ئەگەر ئەو خاڵانە تێدا بوو پێویستە بە زووترین کات بڕۆی بۆ نزیکترین بنکەی تەندروستی بێ یان ئیمەرجنسی بێ، ینی فریاکەوتن بێ یا هەر شوێن، ینی نزیکترین شوێن کە ینی دەم و دەست بچی بۆ لای دکتۆر. 1 کێشەی هەناسەدان و تەنگە نەفەسی، هەندێجار تەنگە نەفەس دەبی، ینی ناتوانانی هەناسە بدەی. و 2 ڕەشانەوە لەگەڵ بوونی خوێن، ینی کە ڕشایەوە هەندێجار خوێنی لەگەڵە لەگەڵ ڕشانەوەکەت، و کە لەو کاتێدا ڕشەیەوە زۆرجار دڵمان زۆر ینی هەست بەلێدانێکی زۆر نائاسایی دەکەن لە دڵماندا، ینی مەسەلەن لە 120 ترپە زیاتر بێ لە سانیەیەک، لە دەقەیەک، لە منتێکدا.
یان ئازارێکی زۆری قاچمان هەبێ و زۆر سوور بوو بێتەوە و مۆر بوو بێتەوە یعنی بە دەرمانی ئازارشکێن ئازارەکەی نەشکێ ئەو بۆ ئەو خاڵە کە زۆر گرنگە دەبێ بە زووترین کات بڕۆین بۆ لای دکتۆر یاوەتە تەلەفۆنکەین بۆ ئەمبڵانس بێ بمان بە گرنگەوەیە ئەنی خۆمان پشتگوێ نەخەین لەو کاتانەدا ئەو خاڵە زۆر گرنگە هەناسەدان کە ناتوانانی هەناسە بدەی و کەڕشانەوەشت خوێنت زۆر لەگەڵ بوو لێدانی دڵت بەرز بۆەوە و لەگەڵ خوێنمەینی قاچەکان کە ئازارێکی زۆر دروست دەکا و قاچت سوور و شین و ئاوالەیەەکە یعنی ڕەنگەکەی ناجیاوازە ینی لە ڕەنگی پێشتری پێستت هەستی پێیەکەی و هیوادارم سوودێکم گەیاندبێ پێتان و هەر پرسیارێکتان هەبوو دەربارەی ئەمەلیاتی ماعیدە خۆم کردومە و وەزنیشم داوەزیوە 2 مانگە کردومە تقریبەن هەر پرسیارێکتان هەبوو توان پرسیارم لێ بکەن سوپاس بۆ ئەوەندەی کە بەدیار ڤیدۆکەمەوە دانیشتون و هیوادارم سەبسکرایبی ڤیدۆکانم بکەن و لایک و کۆمنتی ڤیدۆکانم بکەن و زۆر سوپاستان دەکەم خواتان لەگەڵ بای هەروە شتێکی کەش کە زۆر گرنگە نابێ ئاو یان هەر شتێکی مەسەلەن شەربەت یا شتێک بێ بە قەسەب بیخۆیەوە لەبەرەوەی خراپە هەواچێتە ناو مەعیدەتەوە لەگەڵ ئەو خواردنەوەیە کاتە تووشی ئازار و دڵتێکەڵاتنت دەکا و هەروەها نابێ خواردنە ئەلکۆهۆلیەکان بخۆی وەکو بیرە و ئەو شتانە ینی شەراب و بیرە و بۆوانی کە مەشروب ئەخۆن ئەوانش نابێت بخۆی لە دوای ئەمەلیاتەکەت یعنی کە تازە ئەمەلیات کراوی نەشتەرگەری بۆ کراوە